11 ساڵ بەسەر خۆپیشاندانە جەماوەرێکەی 25 شوباتی ساڵی 2011 قەزای چەمچەماڵدا تێدەپەڕێت کە تیایدا مێرد مناڵێکی تەمەن 11 ساڵ بە ناوی گەرمیان ئەحمەد شەهید کرا. بەو بۆنەیەوە بە ئامادەبوونی کە سوکاری شەهیدی ناوبرا و ڕۆژنامە نووسان و چالاکانی مەدەنی و بەشێک لە هاوڵاتیانی سنوورەکە و دەرەوەی سنوورەکە مەراسیمێک لەسەر گۆڕی شەهید گەرمیان لە قەزای چەمچەماڵ بەڕێوەچوو. کەیسی شەهید گەرمیان لە ڕووی یاساییەوە وەکو خۆی ماوەتەوە بەکراوەی، بەڵام هەوڵێک هەیە بۆ ئەوەی بەلاڕێدا برن بیبەنە دادگای تەمیسی هەولێر و ئێمە ئەتا ئێستا ڕێگریمان کردو و نازانم هەتاکەی ئەتوانم ڕێگری لێ بکەم لەبەر ئەوەی ئەوان باڵا دەستن سەر بە حیزبن بە کوژی شەهید گەرمیان ئەندامێکی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستانە، بۆیە هەتا ئێستا ئەو باڵا دەستە و خۆشتان هەمومان دەزانین کە حزب باڵا دەستە لە سەروی یاساوەیە. چالاکانی خۆپیشاندانەکانی ئەو کاتیش بۆ پەیام دەدوێن و دەڵێن داواکاری خۆپیشاندەران نەک هەر نەهاتوۆتە دی، بەڵکو دۆخی سیاسی وابووری هەرێم ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپتر دەڕوات و لا زۆربەی ڕووەکانیشدا لە پاشەکشەی بەردەوامدایە. أشهد أن لا إله إلا الله. پاشەکشەی تەواوی کردووە، چونکە پاش 11 ساڵ لە زەنگی ئاگدارکردنەوەی دەسەڵات ئێستا بینیمان دەسەڵاتێکی لاواز، دەسەڵاتێکی مایە پوچ، هیچ پارەیەکی نییە، تەنانەت ناتوانێت موچەی فەرمانبەرانی بدات، تەنانەت ناتوانێت شارەکان لە زبڵ و قاشک پاک بکاتەوە، پرۆژە بکە، خزمەتگوزاریە بێ. لە هەموو ڕوویەکەوە ئەم دەسەڵاتە لاواز بووە، وەستاوە، هیچ مانایە بۆ دەسەڵاتی ئەمان نەماوە، چونکە دەسەڵات حکومڕانێکی باشە و پێشکەشکردنی پرۆژە و خزمەتگوزاری لە ئێستا هەموو شتێ وەستاوە. بەراوردێکی ئێستایی گوزەران و دۆخی تاک بە تاکی هەرێمی کوردستان بکەن لەگەڵ ئەو سەروبەندەی کا خۆپیشاندانی حەڤەی شوبات سەرچاوی کرد. ئەکید بەدەیان جا ڕەنگە دۆخ و ژیانی خەڵک زۆر لە پێچینەتر بێت، ڕەنگە باری ئابووری خەڵک زۆر باشتر بێت، بەڵام تەنها خەڵک ئەویست گۆڕانکاری لە سیستەمی حکومڕانی و سیستەمی ئابووری و سیاسەتا بکرێت، بەڵام بەداخەوە دەستی دەسەڵات بە ڕەتکردنەوەی ئەو داواکاریانە دەستێکی هێندە قێزەون و ناشرین بوو هەستا بە شەهیدکردنی چەندین خۆپیشاندەر. لە کۆتا ڕۆژەکانی مانگی شوباتی ساڵی 2011دا بەهۆی گەندەڵی و نەعەدالەتی کۆمەڵایەتیەوە زنجیرەی خۆپیشاندانی جەماوەری چەند شار و شارۆچکەیەکی هەرێمی کوردستانی گرتەوە. بەهۆیەوە ژمارەیەک هاوڵاتی لەلایەن هێزانامنیەکانەوە شەهید و بریندار کران. تا ئێستاش بکوژەکانیان دادگایی نەکراون و لەلایەن حیزبە دەسەڵاتدارەکانەوە داڵدەدراون. بەشێکیشیان لەسەر قوتی هاوڵاتیان و بە بڕەپارەیەکی زۆر خانە نشین کراون. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.